خۆشستان تۆری دۆمی بین باش کوردستان و باس لە کێشە و گرفتەکانی گەشتکە دەکەین ئەو کێشانی کە تووشی گەشتەکان دەبن هەروەها بە تەواوەتی یاخود بەوردی تشک دەخینە سەر زرنگانەوە و ژاوەژاو لە گەشتەکانماندا بۆ گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە دکتۆر شێرکە و سعید زمناکۆ پرۆفیسۆری یاریدەدەر لە نەخۆشیەکانی گوێ و گێژبوون لە ستۆدیۆ ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوتێ بێ بە خێراتی. بەخێربێ دکتۆر. دکتۆر گیانۆکو ئاماژەم پێکرد ئەمڕۆ زیاتر جەخت لەسەر کێشە و گرفتەکانی زرنگانەوە و ژاوەژاو لە گوێچکای دەکەین. دەمەوێت یەکەم ڕوونکردنەوە کە بۆ ئێمە بیدی باسی پێکاتەکانی گوێمان بۆ بکەیت و دواتر زرنگانەوە لە چی بەشێکی گوێچکەدا دروست دەبێت. بەڵێ زۆر سپاس. طبعا ئێمە گوێی مرۆڤ لە سێ گوێ پێکاتوە: گوێی دەرەوە و گوێی ناوەڕاست لەگەڵ گوێی ناوە. گوێی دەرەوە و گوێی ناوەڕاست سەڵتەکە گوێزنەوە، دەنگەلەرەکانی گوێزنەوە بۆ گوێی ناوە. گوێی ناوە وەکو چی وایە، وەکو مایک وایە، تۆپەی مایکەکە لەگەڵ وایەری کە مایکەکە ئابا بەرە و ئەمپلیفایەرەکە. تۆپەی مایکەکە گوێی ناوەیە و لێرشۆ دەماری گوێ دروستە بێ. کاتێ دەنگەلەرەکانیان بە گوێی دەرەوە تێپەڕن یا بە پەردەی گوێ، پەردەی گوێ لێرێتەوە بەهۆی سێسقانی بچووکەوە ئەو لەرینەوەی ئەگوێزێتەوە بۆ شلەمەنیەک کە لە ناو گوێچکی ناوێت، لە ناو تۆپی مایکەکەیە. ئەوانیشە بێتەوەی بزواندنی هەستە دەمارەکان، ڕیشاڵە دەمارەکان و دەماری ڕقم 8 کە پەیوەستە بە بیستنەوە ڕابەرە و مێشک. کەواتە بیستن بریتە لە دەنگەلەرە، یعنی ئەگەر بیستێ سەرچاوی هەبێ لەرێ دروستەکە لە ناو میدیایە، لە ناو سپیسەیە لەرێ دروستەکە تەنە پچکۆلەکانی ناو هەوا ئەلێرێنەوە یا بە پەردەیە و پەردەشە لێرێتەوە. دەنگ و زێ، ئەو وزەیە بریتێ لە لەرینەوەی تەنە پچکۆلەکانی ناو میدیا. میدیا مەبەستم ئەلام نییە، میدیانی سپیس بۆشایی، بۆشایی تەنی بچووکی تایە، کەواتە ئەبێ سەرچاوەیەکە بێ بۆ ئەوی تۆ سەڵتێکی گوێ لێبێ. لە مەسەلەی زرنگانەوەی گوێە لە 1990 ئەو خەڵکانی ئەو نەخۆشانەی کەیان بۆ لای پزیشک ئەڵێ دەنگمە گوێمان لە زرنگانەوەیە، سەرچاوی دەرەوە هیچ وجودی نییە. یعنی لەرینەوە لە تەنە پچکۆلەکانی دەرەوەیان نییە، دەنگ وجودی نییە، بەڵام ئەو خۆی ئەڵێ هەستەکەم دەنگێک لە گوێمایە، ئەزرنگێتەوە لە گوێمان. لە 1990 زرنگانەوەی گوێ سەرچاوە وجودی نییە. بەڵام تاوان بیدایە نەخۆش هەست ناکە، ئەڵێ کاتێک کە زرنگانەوەی دروستە بێ لە گوێە وا ئەزانێ خەڵکی تری گوێی لێیە. ئەڵێ دکتۆر من گوێم ئەزرنگێتەوە، ڕۆژێ بە خوشک و براکانم وت ئەرێ ئەوە سەڵتێکەیە لە گوێچکەمە، ئێوە گوێتان لێ نییە؟ ئەڵێم ئەوانیش پیاوەتون نەخێت، سەڵتە وجودی نییە. اینجا بۆم دەرکەوت ئەم سەڵتە لە ناو مێشکی خۆمایە، لە ناو گوێی خۆمایە کە وجودی نییە لە دەرەوە. کەواتە زرنگانەوەی گوێ لە 1990 ئەو سەڵتانن کە سەرچاوی دەرەکیان نییە. دەنگەکە خۆی چییە؟ لە ناو لەشی ئینسانەکەیە، دروست سەرچاوەکە ناو مێشی خۆیەتی یا ناو گوێچکەی خۆیەتی، ئەگینا دەنگ لە دەرەوە وجودی نییە. لە سەتایەکی ئەو سەڵتانە دەنگ وجودی هەیە. ینی چۆن؟ بۆ نمونە ئەگەر شەخسێک پیسەیەک لە گوێیان بێت وەکو شەمع مۆمێک هەر شتێک، کاتی ئەو مۆمە جوڵێتەوە چی دروستەکە؟ سەڵت دروستەکە. کەواتە سەبەبێکەیە کە سەرچاوێکی دەرەکی هەیە بۆ دەنگە. بەڵام ئەوە چارەسەرەکەی بەسیتە و توانی ئەو پیسی. دکتۆر لە دوایینە سەر چارەسەرەکان، بەڵام ئەمە بزان بۆم تاکێک لێرەدا گوێی ئەزرنگێتەوە. ئەمە هۆکارەکەی بۆ چییە کە دەوروبەر ئەمەژۆبێک لە سانەوەی هەستی پێ ناکات؟ ئەمە لە چۆ دروست دەبێت؟ ئەم پرسیارە جوانە. یعنی ئەم دەنگە بۆچی ئەم نەخۆشە هەستی پێەکە؟ ئێمە وتمان گوێی ناوە کە زۆر مهمە. گوێی ناوە وەکو مایک وایە، تۆپەی مایکە، مجموعەیە خەلایە هێرشانەی خەلای هەستاریتیایە، خانەی هەستیاریتیایە. تقریبا ژمارە ئەو خانە هەستیارانی کە لە جوسکی ناوەیە 20,000 خانەیە. من دایمە بۆ نەخۆش کە باس یەکەم ئەڵم 20,000 مکینەی بچووک لە گوێچکەی ناوەیە. هەر مەکینەیەکی بچووکیش وایەرێکی پێوەیە و دەماری ڕقم 8 دروستەکە کە پێویستە بە بیستنەوە. کەواتە دەماری بیستن 20,000 فایبەرە، 20,000 وایەریتیایە. هەرێکی لە کێوە هاتووە؟ لە مەکینەیەکەوە هاتووە. ئەم مەکینانە لە گوێچکەی ناوەیە خوێندنەوەی تۆنی تایبەت دەست پێەکەن. یعنی قدرەتی گوێی ئینسان بۆ دەنگەلەرەکان لە 1 هێرتزەوە دەست پێکە، لە 20 هێرتزەوە دەست پێکە بۆ 20 کیلۆ هێرتز. تۆن مەبەستمان چییە؟ تۆنی سەڵت، ینی دۆ، ڕێ، می، فا، سۆ، لا، سی. دۆ چییە؟ لەرەی نزمە. سی لەرەی بەرزە، یعنی دەنگە بەرزەکان و دەنگە نزبەکان. مەبەستم لەرینەوەیە نەک قدرەتی سەڵتەکە. بۆ ئەوی زیاتر تێبگەین دەنگی ئافرەت لەرەی بەرزە،
دەنگی پیاو لەرەی نزمە کەلیمەی کاڵەی دۆ کەلیمەیەکە لەرەکەی نزمە وەکو دەنگی پیاو نزیکە سی لەرەکەی بەرزە وەکو دەنگی ئافرەت نزیکە لە دەنگی ئافرەتەوە بۆیە لە گوێ ئینسانە بە ڕیز لە 1 هێرتزەوە لە 20 هێرتزەوە بۆ 20 کیلۆ هێرتز مەکینەی بچووکەیە هەر یەکەی چێ خوێنێتەوە لەرێکی تایبەتە خوێنێتەوە بەڵام ئەم مەکینانە کە ڕیزیان گرتووە مەکینەیەک لەگەڵ مەکینەیەکی تر جیاکراوەوە بە مادەیەکی چەوری بۆیە معلوماتی کارەبایی لەم مەکینەیەوە بۆ مەکینەکەی تر ناگوێزرێتەوە بە هەمان شێوە ئەو 20,000 فایبەرە ئەو 20,000 وایارەی کە لە دەماری بیستنایە مادەی چەوری دەوریاوە کارەبایی دەمارێک ناگوێزە فایبەرێک ناگوێزە بۆ فایبەرێکی تر بۆی زیاتر ڕوونی بکەینەوە دەماری گوێ وەکو کێبڵی تەلەفۆناتی مەسەلەن ناحەیەک وایە ئەم ناحەیە یا ئەم قەزایە 20,000 ماڵی تایە هەر ماڵەوە تەلەفۆنی خۆی هەیە تەلەفۆنی نۆرمەڵ ئەڵێن مۆبایل ناڵێن تەلەفۆنی نۆرمەڵ هەرێکە و چی خۆی هەیە وایاری خۆی هەیە بەڵام لە کێبڵە گەورەکەیە ئەم وایارانە تێکەڵاو بنیانە تێکەڵ نابن لەبەری مادەیەکی نایلۆن دەوری هەموو وایرێکی کاتو تۆ 20,000 فایبەرەیە لە ناو کێبڵێکە هەرێکە و کارەبای خۆی پێ تێپەڕێ هی ماڵێکی تایبەتی پێ تێپەڕێ کارەبای ئەم ماڵە لەگەڵ ماڵەکەی تر تێکەڵاو نابێت تەلەفۆنی ئەم ماڵە لەگەڵ ماڵە تێکەڵ نابێت هەندێک جار لە گوێی ئینسان باش ئەگەر بین با بڵین هەر لە جۆ باسی نەکەین لەم کێبڵەوە باسیکەن ئەگەرم کێبڵە قووەتی کارەبایی زۆری پێبڕە بەرەبەرە گەرمە بێن کێبڵە چی لێ مادە نایلۆنەکە گەرمە بێ ئەتوێتەوە بۆیە شۆرتێک ڕۆیە لە بینی وایاری تەلەفۆنی ماڵێک لەگەڵی ماڵەکەی تر لێرە تەکەڵێ دروستە بێ گەر ئێوە تەوان هێشتا لەوانەیە عمریەوەتانە بێ زمانی زووکە تەلەفۆنی نۆرمەڵ هەبوو هەندێک جار وایارەکان ئەقرنجان تەلەکە دەرەکەوت ڕۆژی بارانبارین تەلەفۆنی ماڵەوە زرنگانەوەیکی لێ جەڕستێکی لێ بەبێ ئەوەی کەسیش تەلەفۆنی بۆ کردبوو نەفسی شتە کاتێکان دەمارانە مادە چەوریەکەی ئەتوێتەوە فایبەری لەگەڵ فایبەرێکی تر تێکەڵاو بن کارەبایەکەی بۆیە نەخۆشەکە هەستەکە زرنگانەوەی هەیە لە گوێیە بەڵام زرنگانەکە وجودی نییە سەبەبەکەی بریتیە لە شۆرتێکی بچووک لە بینی فایبەرێک و فایبەرێکی باشە دکتۆر هەندێک جار زرنگانەوەکان جۆرەکانیان جیاوازە بۆ منە هەندێک هەیە وەکو گڕەیەکێت لە گوێ هەنێکی شەیە ئەوە شتێکی ئاوای ئەمە دیسانە ئەو مەکینانە هۆکاری ئەوە یاخود بەتەکید ئەم پرسیارە زۆر جوانە ئەڵێ هەندێک دەنگ هەیە بەسانێ نەخۆشە لە دکتۆر هاڕەیە ژۆر هەنێک ئەڵێ زیکەی ژۆر کەواتە فەرقی هاڕە و زیکە زۆرە هاڕەیانی زەبزەبەی چی هاژە مەسەلەن ئەڵە دکتۆر هاژەیەت ئەوی ئەڵە زیکەیەت مەسەن نەخۆش ئەڵە دکتۆر من گوێم وەکو سیسرک و هینێ هەیە زیکزیکە لە بەخا نی باخوشتی گەورەیە هەیە زیکزیکە بە تایبەتی شەو کە بێدەنگە بێ جوان جۆلێکە ئەو حەشەرە بچووکە دەنگی لێو دەرەجە پێترێ زیکزیکە ئەڵە دکتۆر دەنگی گوێچکەی من وەکو ئەو زیکزیکەیە وایە هەندێک کەسیش هەیە ئەڵێ دکتۆر دەنگ لە گوێمە ئەڵێ کتریە کە کتریە کوڵێ دەنگی لێ دەرەچێ ئەڵێ کۆکو دەنگی کتری وایە کەواتە دەنگی ئەوەی کە دەنگی ئەڵێ هاڕەیەت یا هاژەیەت ئەمە ئەو مەکینات تێکچوون کە پەیوەستن بە زەبزەبەی نزمەوە نەمانوە ڕیزیان گرتووە ئەمەی ئەم سەر زەبزەبەی نزمە خوێنێتەوە ئەوەی ئەو سەر زەبزەبەی بەرز بۆیە کاتێ ئەگەر خەلایەکانی ئەم سەر تێکچوون هاژە دروستەکە ئەگەر خەلایەکانی ئەو سەر تێکچوون زیکە دروستەکە یعنی بەو تعریفەی نەخۆش ئێمە بۆمان دەرەکەیە چ بەشێکی گوێچکەی ناوە لە کارتەوە لەگەڵەوەشدا دەکرێت لە نەخۆشێک من هۆکارەکەی بزانم لە گوێیەکدا تووشی زرنگانەوە بێت لە گوێیەکی ترنا یاخود کە تووشی زرنگانەوە بێت لە هەردوو نەخۆش هەستی پێکات بەشێکیان باز لەوە دەکەن تەنها زرنگانەوەی لە گوێیەکیدا هەیە لە گوێیەکدا هەستی پێ دەکات لە گوێیەکەی تری داوانی ئەمە هۆکارەکەی چییە؟ هەنێکت شێ لە ناو مێشکمایە بەڵێ یعنی بزەبت وایە نەخۆشێ ئەڵێ دکتۆر من گوێی ڕاستم زرنگانەوەی تایە نەخۆش هەیە ئەڵێ هەردوو گوێم زرنگانەوەی تایە نەخۆشی شەیە لە دکتۆر من زرنگانەکە لە جۆمانی لە مێشکمایە کەسمە هۆکارەکەی چییە؟ ئەلبەتە ئێمە ئەم معلوماتە کارەبایە کە لە جۆ گوێزرێتەوە بە جوات تێپەڕێ ئەچێتە دەماری ژۆ دەماری گوێی ترە چێتە ناو مێشکەوە مێشکی هەمووی خەلایی دەمارە ئەتیما دەکاتە سەر شوێنی برینداربوونەکە ئەگەر شوێنی برینداربوونەکە نزیک بێ لە گوێچکەوە لە ناو تۆپەکەیان بێ ئەوە لە گوێ هەستی پێەکە ئەگەر لە دەمار و لە ناو مێشکا بێ خەلەلەکە ئەڵێ هەستەکەم دەنگەکە لە مێشکمایە بەس بیرتان نەچێ یانی ئێمە لێرە نامانەوێت نەخۆش بترسێ لێرە چکە زۆربەی ئەتوان بڵێم لە 1990 سەبەبەکانی زرنگانەوەی گوێ سەبەبی بەسیتن نابێ نەخۆش بترسێ لە زرنگانەوەی گوێ ئەلبەتە بووکو جەناب دوای باسی چارەسەرەکەکەین ئەگەر پرسیاری ترتان هەیە لە سەر نەخۆشەکە
باشە دکتۆر هەندێک جار ئەو زرنگانەوەی کەوتمانەکو زیکەیەکێت بەگوێ باشە هەندێک جار لە دوای ئەوە کبوون ڕوئە لە گوێ هەستەکەی ئەو گوێچکەیەت ئەبێت تەنها بەدانەیەکی تریان گوێت لە شتەکانی دەوروبەرێ ئەبێ ئەم کبوونە هۆکارەکەی چییە؟ بەڵێ جاخر تۆ بیری نەچێ خۆ زۆر نەخۆشی هەیە زرنگانە و دروستەکە نەخۆشی هەیە بە تەنها زرنگانە و دروستەکە هیچی تری نیە گوێی کە بنابێ نەخۆشیانە جیاواز لە نەخۆشی بەڵێ، زرنگانە و دروستەکەن باشە بۆمان باس بکە سەیریکە ئێمە خۆی گوێی ناوە ئەگەر نەخۆش بکەوێت چوار سکاڵا دروستەکە یەکێک لەو سکاڵانە چییە؟ کە باسی بکەین ئەمڕۆ زرنگانەی گوێ سکاڵای دووەم گرانبوونی گوێ سکاڵای سێم گێژبوونە سەر سوڕانە دنیا زۆڕێتەوە سکاڵای چوارەمیش ئیزعاجبوون بە سەوتە ئەڵە دکتۆر من سەوتی مناڵێ بقیژێنێ ئەڵەی بچە قوشە کێشم بەسەرما کەواتە چوار سکاڵا هەیە بۆ نەخۆشیەکانی گوێچکەی ناوە مەبەستمان گوێچکەی ناوەڕاست و دەرەوە نییە یەکەم چی بوو؟ زرنگانەوە بوو دووەم گرانبوون یان کبوون نابینی نەچێت کبوون فەرقی لەگەڵ گرانبوون کبوون کابراڵەیە چمە حەمامەوە ئەو سۆ گوێم کبوو ناڵێ گوێم گران بوو گوێ گرانبوون یعنی ئەوە یا تۆپەی مایکەکە تێکچۆ یا خودوارەکە تێکچۆ کەواتە یەکەم زرنگانەوەی گوێ دووەم گرانبوونی گوێ سێم گێژبوون و سەرسوڕان ئەم دنیا سوڕێ لە بەرچاوی چوارەمیش بێ ئیزعاجبوون لە سەوت کەواتە گوێی ناوە احتیمالە نەخۆش کرێ احتیمالە بە زرنگانەوەی توش بێ احتیمالە گرانبوونیشی توش بێ بە زرنگان و گرانبوون بەس گێژبوونی نەبێ احتیمالە هەرسێکی هەبێ هەرسێکی توش هەبێ و احتیمالە هەر چواریشی توش ببێ یعنی نەخۆشی هەیە بۆ نمونە نەخۆشیەک هەیە پێوترێ نەخۆشی مینێر یعنی بەرزبوونەوەی فشاری گوێچکەی ناوە ئەم 20,000 مەکینەی گوێچکەی ناوە لە ئاوە مەلەکەن لە ئاوان نەخۆشیەک هەیە ئەو ئاو زۆرە بێ لە گوێچکەی ناوەیە فشار دروستەکە لەسەر مەکینە بچووکەکان مەکینە بچووکان عزیێتەیە ئەبێتە هۆی دروستبوونی سێ نیشانە سێ سکاڵا گوێ زرنگێتەوە گێژە بێ ئەم دنیا سوڕێ لە بەرچاوی و گوێشی گرانە بێت کەواتە ئەمە یەکێکە لەو نەخۆشیانی کە سکاڵاکان زۆرن تایە بەڵێ لێرەدا ئەو نەخۆشی کە تووشی زرنگانەوەی گوێ دەبێت تەمان تا چەند هۆکار دادەندرێت زرنگانەوە طبعا سەیری باشتم پێڵێن لشی ئینسان خاصیەتێکی هەیە نەزەریەن لە طوبا ئێمە وا تعریفەکەین طبعا ڕاست نییە ئەمە باسی چیەکەین نەزەریەن بەس عەمەلیەن لەوانەیە وانە بێت ئەڵێ کە مرۆڤ لەدایکە بێ ئەو ڕۆژەی کە لەدایکە بێ لە سەتاسەتی هەموو خەلایەکان بە باشی شەکەن ئەگەر بۆن بێ ئەگەر تان بێ ئەگەر بینین بێ ئەگەر بیستن بێ هەر شتێک هیچ حسی خەلایە حسی زۆر زۆر بەباشی شەکەن کە بۆ عمری بوو بە 1 ساڵ لە سەتایەکی تێکەچێنەوە نۆی شەکەن عمری بوو بە 2 ساڵ دوی تێکەچێنەوە هەشتی شەکە عمری بوو بە 3 ساڵ سێ تێکەچێ نەوە حوتی شەکە ها یعنی تۆ ئەگەر بیری لێ بکەیتەوە بەو شێوە بڕێ ئەگەر کابرا عمری 80 ساڵ بێ لە 180 ئەمە باسمانکە نەزەریە شتەکە نەزەریە ینی ناتوانین لە عەمەلیات تەطبیق بکەین یعنی کابرا عمری 80 ساڵ بێ 80 تێکچۆ 20 شەکە بۆیە تەمەن بە تێپەڕبوونی تەمەن ئێمە خەلایای حسی بەهێزە بێت پوکێتەوە یعنی تۆ بیری لێ بکەرەوە کابرا عمری 80 ساڵ بێت سیستمی تەوازنی بەقووە نییە وەکو کوڕێکی گەنج بینینی بۆنکردنی تامکردنی هەموو بەهێزە بێت بۆیە زرنگانەوەی گوێ تەحسیل حاصلە لەگەڵ تێپەڕبوونی عمرە تەحسیل حاصل یعنی چی؟ یعنی ئۆتۆماتیکیان ڕۆیە کابرا لە دوای عمری 55 شەستەوە ئیتر گوێی دەسەکات بە زرنگانەوە مانای لەم نەخۆشی وجودی نییە بۆیە ئەماش یعنی دیاردەیەکی اعتیادیە کە عیلاقەی بە تێپەڕبوونی تەمەنەوەیە باشە دکتۆر لەگەڵ ئەمەیە بەرکەوتنی زەبر هەندێک جار زەبرێک بەرسەرت دەکەوێت یاخود لە ڕووداوێکی هاتوچۆدا چەقینەوەیەک لە لات ڕوودەدات گوێت لە دەنگێکی بەرز دەبێت ئەمانە هیچیانە بنە هۆکاریشە ئەو زرنگانە زۆر جوانە کابرا کوڕێکی گەنجە بۆ نمونە عمری 20 ساڵە 22 ساڵە تەلەبەی کولیا عسکەریە هاتۆتە لای من لە دوای تدریبەکە تدریبی ڕەمیەکەن ڕەمی طبعا ئەمە تقریبا 50 تەلەبەیە 20 لەبەر ڕیزە بن بە تەنیشتێکەوەرێکی سلاحێکی پێەیە نیشانەی بۆ دانراوە تدریبی ڕەمیەکەن بەجارێ هەمووی تەقاکە هاتۆتە لام ئەڵێ دکتۆر لە دوای تدریبی ڕەمی من گوێمە زرنگێتەوە فعلا کە تەختیتی گوێی بووە کە بینی یەک یا دوان لە تۆنەکان تۆنی 4 کیلۆهرتز لەگەڵ تۆنی 8 کیلۆهرتز کە بە دەنگی بەرز ئەزیێتیەدا تووشی توکانەوە بووە ئەزیێتی گەشتە بەهۆی زەبری سەڵتەوە زعیفەوە بووتە هۆی دروستبوونی زیکە کەواتە زەبری سەڵتە بەهێزەکان دەبێتە هۆی پوکانەوە یاخود برینداربوونی خانە هەستیارەکانی گوێچکەی ناوەوە بە تایبەتی لە تۆنە بەرزەکانە و دەبێتە هۆی دروستبوونی زرنگانە و چاکیش نابێت
باشە دکتۆر هەمجار بەلەیان یان شتێک بەر سەرێ ئەکەوێت دوای ئەوە ئەو زرنگانەوەی کە ڕۆ لە گوێتە کێشەکە لە مەشقتە یاخود لە گوێشکە کەواتە ئەم پرسیارە ئەوە یەکەمیان زەبرەکە چی بوو زەبری سەڵ ئەمەی دوایان زەبری دایرێت یەکسەر بەرسەری کەوتە بەتەکی ئێمە سەر کەلەی سەر پڕپڕە لە چی پڕ ملیۆنەها فایبەری دەماریتیان کاتێک کە زەبرێ بەرتەکەوێت بە گوێرەی قودرەتی ئەو زەبرە عەزەیتی دەمارەکانە دەمارەکان برینارە بن کە برینار بوون شۆڕ دروستە بێت بێتە هۆی دروستبوونی زرنگانەوەی ماڵە بە تایبەت ئەم زەبر و لەدانە لە منداڵ کاریگەری زیاتر نابێت گولەوەی کەسێک تەمەنی پێگەشتوو بێت ئەوە منداڵێکە خۆی زەبری دەرەکی هەموو کاتێک زیان بەخشە دەکات سەر قودرەتی زەبرەکە ئەگەر زەبرەکە زۆر بێ دروستبوونی برینداربوونەکە زۆرترە بێت بەڵام لێرە مەسەلەی عومرە باس کرد بزانین چی مناڵ و گەورە فەرقیان هەیە بۆ زەبر حتا عمر متقدم بێ تۆ زیاتر کاریگەری زەبرە لەسەرە یعنی بۆ نمونە ئەگەر شخصێک بە عمری سەر و 50 و 60 و 70 بێ بەسیترین زەبرە قاچێشکێت یعنی قاچی بخریسیە لە ڕۆژێکی بەفرا سێرەکەی ئێسقانەکەی لە دووسێ لاوەشکاوە بەس لەبەرەوەی گەنج مناڵ ئێسقانەکەی پڕە زیاتر پرۆتینتیا پرۆتینتیاکەمتر کالسیۆمتیا وەکو شوڵک وایە شوڵک یعنی ئەزانی دارێکی ڕقەیە و شوڵک ئەزانی چییە شوڵک شوڵک یعنی دارێک تەڕبێ بەلە ئێوە بینەرانی ژڕم بێتەوە کەواتە ینی ئێسقانی مناڵ وەکو شوڵک وایە شوڵکی یعنی وەخت خۆی ماسییان پێ شوڵی ماسییان و شوڵێکی ماسی بووانە شوڵێکی تەڕێنە ماسی بچووکانە پیاڵەواسی نازانێت بوونیتانەیانە کەواتە شوڵکی ینی دارێکی تەڕ ئێسقانی مناڵ دەماری مناڵ لەشی مناڵ هەمووی تەڕە لەبەرەوە زیاتر تەحملی چیەکە زەبری دەرەکیەکە وەک لەوەی کابراایەکە عمری سەر و 70 ساڵ دکتۆر بامان شێش بۆ بیستن یعنی مناڵ دایمە زیاتر کاریگە ئەگەر نەمرێ گەرماڵەکە ئەوە زەبرەکە بە قوت نەبێت زووتر لەشی خۆشترە بێتەوە قودرەتی خۆشببوونەوەی زیاترە لەوەی کابراایەک عمرێکی متەقەدیم باشە دکتۆر ئەو کەسانی هێدفۆن زۆر بەکارهێنن بە دەنگێکی بەرز باشە ئەمە کاریگەریەوە کاریگەریە لەسەر دروستبوونی ئەو زرنگانە هەروە لە تێژونەوەی کاخوێنمەوە کە ئەو کەسانی هێدفۆن بەکارێنن ڕژێ دروستبوونی بەکتریا لە ناو گوێشکیاندا زیاد دەکات ئەم بەکتریا دیسانەوە هۆکارە زین چۆنە ئەمە با ئێمە تێکەڵامی نەکەین تەمان کوردەڵێ هەموو شتێ بەخوێ خوێش بەمانایە خوێش بەمانە یعنی هاناخانیان چی بەڵێ یعنی هەموو مانەی خۆی هەموو خواردنێ بەخوێ خوڕێ بەس باخوێنە خوێش بەمانە تۆ مەزەگەر خواردن لێ منی خوێی تێنێکی هیچتامی نییە بەسکە ئەبێ بزانین چەندێکی تێکی ینی کەواتە تو کە هێدفۆن بەکارهێنی ئەبێتی ینی هێدفۆن زۆر زۆر بەکارنی مەسەلەن منە گەنج هەیە بەداخەوە ڕۆ بە هێدفۆنەوە ئەنوێت ئیشەکە ئەم مۆسیقای لێ ئەو خەوی لێکەوتووە طبعا 4 ساعات و 5 ساعات خەوی لێکەوتووە ئەم سەڵتە بە بەردەوامی بە شێوەیەکی بەقوت یا لە جۆ وەستە دەمارەکان بە بەردەوامی ئیشەکەن لۆگی بەقوتەکەی بەسەری ئەو وەختە دوایەوە شخصەکە تووشی برینداربوونە بێت لە هەستە دەمارەکانەوە بێتەوەی دروستبوونی زرنگانە و هەروەها بێهێزبوونی ژووران گرانبوونی ژوور کەواتە توانیت فۆن بەکاربێنی بەڵام بەمانە ئەمە نقطەیەکە نقطەی مەسەلەی بەکتریا کاکە ئەگەر تۆ پەردەی جۆ کون نەبێ پەردەی ژۆ کەناڵی ژوۆی دەرەوە هەمووی پێستە قودرەتی حیمایە هەیە ینی بۆ نمونە تۆ ئێستا پێست بۆچی ینی ئەو هەموو بەکتریا چێتە سەری کابرا فیلتەرە دەستی لە ڕۆنە کابراایەکی تر دایمە دەستی لە ئاو پاکردنەوەی مەڕافق و شتانە بەس ئیتیاب ناکە چکە پێست قودرەتی حیمایە هەیە یعنی بەکتریا لە پێستەوە ناچێتەوە دیەوە ئیلا ئەبێ شوێنەکە چی بوو بێ برینار بوو بێ ئینجا بکو بەکتریا قودرەتی ئەوەی هەیە بچێتە ژوورەوە بۆیە بەکارهێنانی نێتوان لە گوێیە ئەگەر تۆ پەردەی جۆ کون نەبێ ئەگەر بریناربوونێک لە ناو کەناڵی گوێیان نەبێ هێچۆن نابێتەوەی ئەوەی کە بەکتریای توش بێ بەڵێ سەبارەت بە گوێ پاکەرەوە بۆنە بەشێکی زۆریان گوێیان پاکەنەوە بە گوێ پاکەرەوە ئەمە تا چەند زیانی هەیە یاخود ئەمە تەندروسترە لە بەکارهێنانی شتێکی تر ئەم پرسیارە زۆر مهمە ئەمە چکە مجتەمع ئەبێ لێی وفێر بێت ئێمە وتمان گوێی دەرەوە بە پێست دەوریراوە پێستی لەشی ئینسان بەعام بێجگە لە گوێ چۆن پاکە بێتەوە کیراتین هەیە ینی سەتحی بەسەری سەرەوە خەلایە ناوکەکانی هێواش یاشتوکاوەتەوە بۆ بە کیراتین ئەسان پێستەی سەرەوەمان بەشی سەرەوەی کیراتینە کیراتین ینی خەلایەکان ناوکەکەی پوکاوەتەوە مردووە تەقریبن توانین وای ناوبری ئیتر ڕۆژ بە ڕۆژ ئەم خەلایی سەرەوە چییە بێ هەڵەسێ جا ئەبێتەوە لە پێستە ئەسڵێکە تۆش لە کاتی خۆشتنایە لە کاتی دەست فریکشن ینی لە خشاندن خەلایی سەرەوە چی لێە ئەکرێت دوای بە مروری زەمن بەشەکەی تری سەرەوە بێ بەچی
بە کیراتین ئیتر ئەمە ڕێکپاکردنەوەی پێستی ئینسان بەم شێوەیە کیراتین ئەجوڵێ بەچی بە لێخشاندن ئللا تۆ بێ لێخشانێ بێ اینجا کیراتین ڕۆ بەس تۆ ناینی لە گوێیە لەبەرەی لێخشاندن لە گوێیا وجودی نییە خۆ بۆ نمونە پەنجە ناچێتە ژوورەوە تا تۆ لێخشێنی کیراتینەکە بن خوا قدرەتێکی بۆ گوێچکەی دەرەوە دروست کردووە ئەوی شێوەیە کە کیراتین هیجرەتەکە لە ناوە بۆ دەرەوە یعنی تۆ ئەو کیراتینی کە دروست دەبێت تۆ ئاگاد لێنێ بە مروری زەمن لە دیوی ناوەیە دێت هیجرەتەکە و لێ دەکەوێتە خوارەوە بۆیە پێویست ناکە مرۆڤ گوێی خۆی پاکاتەوە لەبەر ئەوەی گوێ خۆی پاکاتەوە ئەمەلیەتی گوێ پێستی گوێ بە قدرەتێکی هەیە خۆی پاکاتەوە تۆ پێویست ناکە نەگوێ پاکەرەوە بەکاربێنی نەوشیشیکەی تۆ باشە ئەو مۆمەکە لە گوێچکەدا دروست دەبێت زۆر کەس بەلایەنەوە پیسە بەعکسەوە ئەو مۆمە کە خوا دروستی کردووە زۆر سوودی هەیە یەکێک لەو شتانی کە سوودی هەیە خۆی مادەیەکی تیا دژی بەکتریا یعنی هەر بەکتریا بچێتە ناو جۆی کوژێەوە ئەمە یەک دوو ئەو مۆمە حیمایەیە لە دەرچەی دەرەوەی گوێچکەی دەرەوە خوا دروستی کردووە بۆچی بۆ ئەوەی تەپ و تۆزە بەکتریا ئەکسەر ئیگرێ لینجە ئەیگرێت و ناڵە بچێتە ژوورەوە ئەو مۆمە وەکو حیمایەک وایە چاورکردنە ینی دیواری گوێ چاورەکات نایڵێ پێستی گوێ وشت بێتەوە دایما بە چاوری هێڵێتەوە بۆ ئەوەی تووشی مەشاکل نەبێت لەبەرەوە تۆ نابێ ئەو پیسیە زەردە لا بکەی باسی ئەوە ناکەم هەندی عائیلەیە هەندێک کەسەیە مۆمەکە ئەجگار زۆر دروستە بێ ئەو وەختە وەکو نەخۆشیەک وایە مەجبوری پاکی کەیتەوە ئەوش نابێ خۆی پاکە خۆی بچێت دەستکاری گوێیکە بۆ چکە ئەو مۆمەی پاڵ پێوە نابۆ بەشی ناوی کە ناوی گوێ ئیتر خۆی نایەتە دەرێ ئەبێ دکتۆر بێنێت دەرێ یاخود ئیتر تووشی مەعاناتە بێ گوێی کپە بێ کەواتە جوابی پرسیارەکەی هەناخانەوەیە ئێمە نەسیحەتمان ئامۆژگاریمان بۆ موجتەماع ئەوەیە کە بە هیچ شێوە دەستکاری گوێ خۆی نەکا پاکی نەکاتەوە جۆ پاکەرەوە بەکاربێنێ وشی نەکاتەوە دوای حەمام یعنی تۆ کە سەر ئەشۆی ئەچیتە حەمامەوە گوێتکەی گوێ 2 سانتیمەتر و نقطەوە لە دوای 2-3 دقیقە جۆ خۆی وشکە بێتەوە پێویست ناکات تۆ بچی جۆ پاکەرەوە بێنی بڵێ گوێ خۆم وشکەمەوە چەندەها جار یعنی یەک پشت ڕوویاوە لە بەرنامەکانی ترشا باسم کردەوە نەخۆشە بوو ئاڵێ دوکاتوو ئاڵێ دکتۆر من گوێم برینارەوە بۆ گوێ برینارەوە دکتۆر من لە حەمام هاتمە دەرێ خاولێکە بەسەرمەوە بوو اینجا گوێ پاکەرەوە شتم خستووە سەرچی گوێم پاکە کردەوە سوت بە خاولێکەم خەریب و بکەوێ لەسەرم بە پەلەویستم نێڵم خاولێکە بکەوێ دەستم بەر گوێ پاکەرەوە و چۆن ناوە سەیری گوێیەکی پەردەی گوێی تەقی یعنی گوێ پاکردنەوە شتێکی خراپە سەبارەت هەر بە گوێ پاکردنەوە بەشێکیان ئەگەر بێت و گوێ پاکردنەوەکە بەکاربێنین ماجەکە چێتە ناو بەڵام ئامێرێک هەیە کە دەستی پیانێت خۆی هەموو یەکە دەرەوە ئەمەش خراپە ئەوە زۆر خراپە چکە پەردەی گوێ تەنکە تۆ بیخەیتە گوێ و سەکشنێکی بە قۆ دروستکە ینی سەحب هەمووی سەحب هەمووی سەحب پەردەکەش لەوانێ سەحبکە لەگەڵێ لەبەرەوە تۆ ئەبێ یعنی ئەو منطقەیەکی ناسکە حتى ئەگەر پزیشکیش بێ پزیشکەکە ینی پسپۆڕیەکەی لە گوێیانە بێ نابێت دەستکاریکە جۆر پەردەکەی زۆر ناسکە ئەبێ بزانی چۆن پاکیەکەی تۆ حتى جاری وا هەیە کاتێک کە تۆ گوێ پاکردیتەوە سەوتی ئەو جیهازەی بەکاری ئێنی بۆ گوێ پاکردنەوە احتیمالە زەرت بگەێنێ بە هەستە دەمارەکە ئەمە گوێ پاکەرە و ئەمێریشتان باس کرد بەس لای خۆمان زۆر ڕۆژ هەیە بە سویچیش پاکەکەنەوە دکتۆر سویچ ئافرەت جاران تەوقع بوو نازانم لێنسەکەی لە دەوری ئەیانەوە تەوقع ئەمە تەوقع ڕەشەکە هەبوو بەشێکی هەیە تیژ نییە بەچوو تۆقەی بەکارێنە لێنسەکەشی بەکارێنە لەگەڵ ئێستا لەوانەیە شقارتۆشە تۆزێک کەم بۆتەوە سەرێکی هەیە کاربۆنەکەی پێوەیەش لەکەش قارتتان بینیوە خۆ ئەچێ کاربۆنەکە بەکارێنە لە بەرەوەی خورانەکەی زیاتر بۆ دروستەکە ئەبێتەوەی سووتاندنی پەردەی گوێ و هەندێک جار دروستبوونی گۆشتی سوور لەسەر پەردەی گوێ پەردەی گوێی نەتەقیەوە بەس ئەوەی خوڕانووە پەردەدیوی دەروی پەردەکە و کەناڵی گوێی سوور بۆتەوە گۆشتی سووری دروست کردووە دکتۆر هەموو ئەم گرفتانە سێ عەفو مەسەلەی خوڕان یعنی من ئەمە زۆر مهمە من دایمە بە نەخۆشەکان ئەڵێم ئەگەر گوێ خوڕا کورد واڵێ نەک من ئەڵێ بە ئانیش بخورێنە یعنی چی یان ناخات وەڵی ناخورێ لە بڕی عنیوازی زۆر لێکەوە دوورە من هەر مستحیلە تۆ ئانیش بێنی بە گوێچکە مانایە مەی خوڕێنە یعنی هەرمەی خوڕێنە کە تۆ لە کوردەڵێ بەشێکیان ئاخر بەرگەش ناگرن ئەگەر بێت و شوێنێک تەحمل ناکە ئەڵێ کابراڵە دکتۆر من شێتر لەمەگەی جۆم نەخورێنە ئەوە معنایە تووشی نەخۆشی نەفسی بووە یعنی تۆ کاڵەی مەی خوڕێنە یعنی وای لێ هاتۆ بۆ حاڵەتێکی دەرونی بووی ئەگەر ئەم گوێی نەخورێنە شێتە بێ ئەوە معنایە بە خۆی عیلاجکە باشە دکتۆر بە پرسیارەکەم بکەم هەموو ئەمانی کە باسمان کرد ئەم گرفتانەی تووشی گوێ بن جرەنگانەوە و ژاوەژاو و هەتا دوای چارەسەرەکانی چیندایەوە زۆر بەلاومی بەداخەوە ئێمە لە زۆربەی بەرنامەکانمانە وەخت نامێنێ بۆ چارەسەر هەست دەکەم لە کۆمنتەکانە نەخۆشەکان گلەیەکەن ئەڵێ با چارەسەرەکە بۆ باس نەکرد
لەبەرەوە من پێم باشە باسی یعنی وەختی بێڵینەوە بۆ چارەسەر وەختمان ماوە باسی چارەسەرەکان ئۆکەی ئێوە پرسیار بکەن لە چ بەشێکەوە چ بابتین چارەسەر باشە ئێمە تەوەری ئەمڕۆمان زیاتر نەجەختمان کردبوو لەسەر ژاوژا و زرنگانەوە چۆن قۆناغی هەیە بۆ منە لە کەسەکەیە توش بێت چارەسەر نەکردنی چی گرفتە دروستەکە و ئێوە ئەو شێوازە چارەسەریانە چین کە بۆ ئەو کەسە بەکاری دێنن بۆی تر تووشی ئەو گرفتە نەبێت و ڕزگاری ببێت باش چارەسەری زرنگانەوەی گوێ لە سێ بەش پێکرد بەشی یەکەم بریتە لە چی بەش یەکەم و دۆم و سێم بەشی یەکەم بریتە لەوەی کە تۆ دانیشی بە وردی بەلایانی کەمەوە 20 دقەیانی چارەکێک تۆ بتوانین قسە لەگەڵ نەخۆشەکان بکەی لە بیدایەتەوە ئەم زرنگانەوەی چۆن دروست بووە لەکەیا هەیە ئایا بە شەوا زۆرە یعنی بێ تەفسیل لێی کۆڵیتەوە لەم سکاڵای ئەم نەخۆشە نابێت بە هین وەری نەگری هەر نەخۆشا دەژێ وەڵامە زرنگانەوەی جوێن کاکە تۆ چان نابی خوا حەفز مەترسە هیچ چنی و بڕۆ نە من نابێت چکە نەخۆش قەنەعەت نایەنێ کەواتە پێشەوە تۆ بێت جوان جوان گوێ لێبگری بە تاواتی بێت لێی کۆڵیتەوە بە قسەکردن لەگەڵ نەخۆشا و هۆکاری دروست بوونەکانە مەوێت دوو بیت بینێری بۆ ئەزمایشی پێویست ئەزمایش ئەزان یان چی یعنی فحسی مختبەری بینێری بۆ تەختیکی گوێچکە بزانی ئایا تۆنەکانی گوێچکە عەزیەتی گەیشتویانە کەواتە ئەمە پێویستێت تەشخیص بە قسەکردن و بە ئەزمایش یی تۆ تەشخیصیەکەی هەندێک جار نەخۆش پێویستە کات تۆ ئەشعەی تەنووری مەشیشی بۆ بگری یعنی پێوترێن ڕەنینی مغناطیسی بۆ یەگری بە تەواوەتی فەحسەکانەکەی بووی بەڵام بیتتان نەچێ هەنە نەخۆشی پێویستی بە هەنێ فەحس نییە ئەو بە گوێرەی قسەکردنەکان بۆ دەرەکەوێت ئایا ئەم نەخۆشی چەند فەحسی پێویستە کەواتە ئەوەڵجار چیەکەین لێکۆڵینەوە زۆر مهمە لە سکاڵاکە لە وردەوە لە ئەلفەوە هەتایە ئێمە لێکۆڵینەوە ئەمە خەتووی یەکەم خەتووی دووەمی دوای لێکۆڵینەوە بۆمان دەرەکەوێت ئایا ئەم زرنگانەوەیە سەبەبێکی نەخۆشیەکی دیاریکراو هەیە کە ئەم زرنگانەوەی دەست نیشانکردن این چیەکەین چارەسەری ئەو نەخۆشیانە ئەکەین کە بۆتە هۆی دروستبوونی ئەم زرنگانەیە بۆ نمونە وەکو وتمان لەوانەیە مەگوێی پیس بێت شەمعەکە بزۆڵە هیچ چاکێتی هەندێک کەسێ جونگەی شەویلگەی عەزیەتی گەیشتووە بەهۆی ئەو شەویلگەیەوە عەزیەتی گەیشتووە بێ چارەسەری شەویلگەکە بکەیت هەندێک کەسێ پەردەی گوێی کون بووە ئەبێ چارەسەری پەردەی کونەکە بکەیت هەندێک کەسێ ئیلتیهاباتی جەراحاتی هەیە بێ پاش بکەیتەوە هەندێک کەسەیە تووشی نەخۆشی مینێر بووە وەکو ئەوەی کە باسمان کرد زرنگانەوەیە گوێگران بوونە جێژ بوونە ئەبێ بێ چارەسەری نەخۆشی مینێر بکەیت هەندێک کەسێ هەر چواری هەیە ئێمە وتمان چوار سکاڵا هەیە لە گوێچکینەوە چی بوو زرنگانەوەی گرانبوون و جێژبوون چی پێ ئاخر شد بەسەڵ ئیزعاجێ دەست یعنی ئەڵێ دکتۆر مناڵە پێژێنێ من وازام چەقشە چێشی مەسەڵمان ئەمەیان چییە لە چیا دروستە بێ لە شەقیقەی هاوسەنگیان دروستە بێ زیاتر لە ئافرەتە کاتی عادەی شەهری بەڵام ئەمیان جۆگرانبوونی کەمتی هەیە ئەڵێ دکتۆر من جێژە بم دنیا ئاسۆڕی لە بەرچاوم جاریواڵە زرنگانەوە دروست بووە و ئەش لێ مناڵێ یا سەڵتێ یا شتێ بێ زۆری تاجەمن یاڵێ گڵۆب بە گڵۆب زۆری زاجەبێ ئەمانە شەقیقەی هاوسەنگیەوێت تۆ بێ ئێمە عیلاجکەین کەواتە ئێمە چییە ئێمە بە گوێرەی نەخۆشیەکان ئەو نەخۆشیانی کە بووتە هۆی چی دروستبوونی ئەم زرنگانەیە عیلاجەکەین ئاخر شت ئەمە یەکەم چی بوو لێکۆڵین دووەم چارەسەرکردنی ئەو نەخۆشانەی کە چارەسەرەکرێن سێمیش زۆر مهمە ئێمە لە دوای ئەم شتانەکە کردمان خەتۆ یەکەم و دووەم بۆمان دەرئەکەوێت لە 1990 توانین بڵین زۆرە بەس بڵێن 95 لە 1995 ئەو کەسانی کەین ئەڵێن دکتۆر زرنگانە و لە جۆمانە دروست بووە سەیرەکەی نەخۆشی تری نییە بەس سکاڵاکەی هەیە بەس ئەو سکاڵای هەیە و لە مێشی پاکە ئەشعەکان هەمووی دەرکەوتەوە پاکە نیشانەوەهمیە ناوەهمی نییە وجودی هەیە یعنی نەکەس وجودی هەیە سەوتەکە لە گوێچکەیەوە بەڵام وەهمی نییە وجودی هەیە خەلەلێک هەیە لە ناو خەلایەکان کە باسمان کە شۆڕتی بچووک بۆیە بەس ئەمە چارەسەری نییە بە هیچ شێوەیە ئەمە ناتوانین چارەسەری دووەم خەتەر نییە یعنی هیچ خطورەتی دروست ناکات لەسەر سیحەتی نەخۆشەکان ئەتوانین هەنێ حەب بەکاربێنین بۆچی بۆ کەمکردنەوەی دەرمان ئەو دەرمانانەی کە بەکارهێنرێ بۆ فێ ئەزەین فێ چێت هاناخان فێ نازانین تۆ زەین فێ چیە فێ يعني قشكة بس حالتك أنا بلا صرع بعربي بيوتري صرع بلا وەکو گەشکە گەشکە لە مناڵە زیاتر وتری گەشکە ئەگەر بەهۆی گەرم بەوەی تاوە تووشی ئەو حاڵتە بێت فێ بزیاتر بۆ چیە بۆ ئەوانەیە کە عمریان متقدمە ینی هەر لە خۆی تووشی فێ بێ ئەوەی تای هەبێ ینی لە ناو مێشکە عیبێ ئەو دەرمانانی کە بەکارهێنرێ بۆ فێ ئێمە بەکارهێنین بۆ کەمکردنەوەی سەڵتی هاژەکە یاسی کەسیکەکە بەس معقول نییە تۆ ئەم نەخۆشە چی 10 ساڵ 5 ساڵ دەرمانی فێ بیتێ بۆ ئەوەی زرنگانەوە کەم بێت بۆیە لێرە ئێمە
خەتۆی ئەخیر و لە هەمووی مهمتر ئەوەیە بۆ ئەو نەخۆشانی کە نەخۆشیێکی دیاریکراونێت دایمە عیلاجکەین دانیشین بە تەفسیل بۆی باسەکەین کام نەخۆشی خەتەر نییە ئەبێت تەحملتان هەبێت ڕابی لەگەڵ یا ئەم سەڵتە بکەی بە ڕەفیقی خۆت نێکی بە دوژمنی خۆت من زۆر جا بە نەخۆشەکانی خۆمەڵەمەڵم وا بزانە مناڵێکی زعاجە لە ماڵەکەتان هەیە و هاوار لەگەڵی بەردەوام دەبێت ئەم نەخۆشە بەڵێ بێت بەڵام ڕایە لەگەڵ نەخۆش لە بیداتی مانگی یەکەم و دووەم و سێم و چوارم زۆر نامرتاحە بێت ئەڵێ دکتۆر ئەم زیکەی وازانە سەرەتانی مێشکی هەیە وازانە تووشی نەخۆشیێکی خەتەر بووە ئەڵێ یا هەندێک نەخۆشی وازانە شێت بووە ئەڵێ من دکتۆر هەست دەکەم وەزن تەواوی ئەم زیکەی بۆتە هۆی مشکیلە بووم چارەسەری نیە بنبڕی بکات کەواتە چارەسەر نیە بەڵێ لە زۆربەی حاڵەتەکانە چارەسەرێکی ئۆتۆنیە بنبڕیکە بەڵام لەبەرەوەی چی لەبەرەوەی بەشێکی زۆری ئەمە لەگەڵ عمرە ئەڕوە نەمانوت لە دوای عمری 55 و 60ەوە دەمارەکان دەپوچێنەوە ئۆتۆماتیکیان هێنە شۆڕ دروستە بێ یعنی بەشێکی زۆری ئەم زرنگانەوی کوێ ئێمە داینانین بە نەخۆشی بە نەخۆش ئەڵێن ئەمە نەخۆشی نییە ئەمە عملێتێکی احتیاطیە بۆچی بۆ دڵناوایی نەخۆشەکە کە ضرورە تۆ هەندە جار ئەم زرنگانەوە زیاکە بۆ منێک یەکەم جا نەخۆشەکە تووشی بۆ ماوەی دەچورکە زرنگانە و کە لە گوێ ڕۆێ دوای بەردەوامە بێ بۆ من مانگی داات و ئەگاتە چەند چرکەیەکی زیاتری دوای بەرەبەرە بەردەوامە باش ئەمەش مەترسی نیە یاخۆ مەترسی نیە زۆر ئەو نوعانەی کە نەخۆشیێکی دیاریکراو نیە ئێمە باسمان کرد ئەگەر نەخۆشی دیاریکراوە بە چیەکەین نەخۆشەکە عیلاجەکەین بەس ئەو گروپەی کە نەخۆشیێکی دیاریکراو نیە و ئیترێ بێ دانیشی بۆ نەخۆشەکەی باسکی کە ڕابێ لەگەڵ سەڵدا ئەوانە زۆربەی جار لە ڕۆژە هەستی پێ ناکەن ئەڵێ دکتۆر کە دەنگە بێ کە ینی ئیشەکە و وەردە ئیشەکە و سارێت و ئەڕا من ناگام دەنگەکەی گوێ خۆم نییە بەس کە شەوە چمە جێگاوە کە دنیا بێ دەنگە بێ اینجا من زیاتر هەستەکەم بە زنگانەوە کرد بەڵێ ئەی بۆ ئەو نەسیحەتمان چیت بۆ کەسانی کە بە شەوا خێیان لێ ناکەن ئێمە نەسیحەتیانەکەین چی بکەن ئەڵێن هەوڵ بە زۆر بیری لێ مەکەرەوە بیکە باوەڕی خۆت بەڵام ئەگەر نەوتوانی باشتر وایە بتوانی سەوتێ دروستکەی لەو ژوورێکە تیانستێن بۆ نمونە مۆبایلێکە ڕادیۆیەکە دەنگی قورئانێک خوێنێ دەنگی مۆسیقا شتێک خوێنێ بۆ ئەوەی تۆ ئینتیباه بچێ بۆ لای دەنگی ئەو ڕادیۆیە ئەو مۆبایلە تەرکیز زیاتر لای گوێچکەی خۆ نەبێت یعنی هەدەف لەوایە وا لە نەخۆشەکە بکەیت کەوانە بیر لەم زنگانەی گوێچکەی خۆی نەکاتەوە وامە نەخۆشیی خەتەر نییە زۆربەی یعنی دڵنەواییەکی کامە مجتەمع بەشێکی زۆری وایە بە تایبەتی لە دوای تەقەدومی عومر ئەم زرنگانەوەی ئەتوانی بە دیاردەیەکی یعنی طبیعی دابری بڵێ ئەمە نەخۆشی نییە و گوێ مێنێت باشە هەنا دیارە گفتوگۆکەمان لەگەڵ دکتۆر شێرکۆ سعیدم ناکۆ پرۆفسۆر یاریدەر لە نەخۆشەکانی گوێش بوون زۆر گەرم بوون بەڵێ لەگەڵشدا هیواداری پرسیارانمان وەڵامەکانیان گشت بێ بە بینەران هەرچەنە لەوانەیە تۆزە پێچوانش بێتەوە پرسیاری لەن تۆشۆ لە ئێمە کرا کاتە گفتوگۆ پێشڕفتر و گەرمتر کرد بەڵێ کاتە وچانە گەرگرین و ئاگەڕێنەوە